گەرچی پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیای بیناسازی کاریگەری گەورەیان لەسەر هەورامان داناوە، بەڵام گەڕانەوە بۆ دەستوری کۆن و بەکارهێنانەوەی تەکنیکەکان ئێستا بووەتە خواستی خەڵک کە بەردەکان لە ناخی زەویدا دەردەهێنرێن و دواتر لەلایەن کرێکارە تایبەتەکانەوە ئامادە دەکرێن بۆ دیوار. من بڵێم یەکیان وەکو خۆم بڵێم پێت من ئەمە 10 ساڵە خەریکم ئیشمەوەیە ئێتر عەرز بە حزورکەم ئیشەکەی ئاوایە ئەگەر بەم جووری چەنەوە ئیشەکە ناکرێت. دوای ئامادەکردنی بەردەکان وەستای شارەزای بوارەکە دەست دەکات بە دروستکردنی دیوارەکە وە خۆیان دەڵێن دیواری بەر ڕێگە بە تەقینی دیوار و کۆنبوونی نادات. کەمترین کەرەستەی دیکەی پێویستە و سیما و وێنایەکی جوانی کەلتوریش بە ناوچەکە دەبەخشێت. لەگەڵ دیواری ئاسایە جیاوازی زۆرە. ئەمە هەر بەردی بڵێن منتیقەی هەورامانە. منتیقەی هەورامان لە کۆن و ناوچە ساردەکانیان بەم بەردە دیواریان کردووە، چکان بەردە هەم بەرگەی سەرما زۆرەگرێ، وەک دیواری بلۆگ نییە. دیواری بلۆگ لەگەڵ تەڕ بوو ئیتر ئەم دیوی تەڕەکە. هەورامیەکان تەنها ماڵەکان و دامەزراوە گشتیەکان بەم بەردانە ناکەنەوە. لە ناو باخەکانیشاندا گەرچی لە وەرزە جیاوازەکاندا باخەکانیان ڕوبەڕووی چەندین کەشوهەوای سەخت دەبنەوە، بەڵام بە دیوارێک کە پێی دەوتێت تەڵان و بە دانانی دارێکی تەخت کە ناو دەبێت بە دیمەک باخەکانیان تون بە یەکەوە دەبەستنەوە، زەویەکەشیان لە ڕۆچوون دەپارێزن. لێرە تەڵانەکان زۆربەی زۆری هەمووی وشکەکەڵەکن. خانووەکان کە کردویانەتەوە بە وشکەکەڵە کردویانەوە. ئەگەر ئێستا بیبینین ئەو تەڵانە وشکەکەڵە کردوێتی. اینجا وەساکانمان لێرە دارتاشمان هەبوون وەختی خۆی مامەڵ غەفوروانە خوافیان کە هەساون چیان کردووە، مشاری گەورە هەبووە، مشاری درێژ بە دوو کەزیشیان پێ کردووە. ئەو گوێزەیان قەت کردووە، هێناویانە پێڵەن دیمەک لە بینی دیوارەکانە دایان ناوە ئەم دیمەکە بە سەدەها ساڵ ئەمێنێتەوە. ئەو هاوڵاتیانەی کە لە ئێستادا و لە هەوراماندا دەژین دەڵێن ئەو ماڵانەی ئێستا بە دەستوری کۆن دروستکراون لە بوومەلەرزەکانی ئەم دوایشدا هیچ زیانێکیان پێنەگەشتووە. لەم هەموو ساڵانەدا دەبینین چەندین جار بوومەلەرزە، لافاو، گەرما و سەرما لەم شوێنانەدا ڕوویان داوە و هەمووشمان بە چاوی خۆمان بینیومانە. بەڵاو بینیومانە شێوە ئەندازەیە جوانەکەی بەردەکە و دیوارە ڕاگرەکە هەر لە شوێنی خۆی داماوە. لە هەورامانی تەختدا ئێستاشی لەگەڵدا بێت ناوچەکەیان لەسەر شێوازی سونەتی خۆی ماوەتەوە، بەڵام لە هەورامانی لەهۆن و سەختدا تا ڕادەیەک سیمەکان بەرەو کاڵبوونەوە دەچن. هەوڵێکی تەواویش هەیە بۆ گەڕانەوەی ناوچەکە بۆ شێوازی کۆنی خۆی. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.